هەموو شوێنێک کە نووسەر و شاعر و خەڵکی دیاری لە بوار و کایەکی دیاریکراوی ئەدەبی هونەری ئەبێت هەرکی خەڵکە و شیار و نووسەرەکەی ئەو ناوچەیە پێش هەر ناوچەیەکی تر ئاوریان لێ بداتەوە. ئەمڕۆ لە چوارچەوەی چالاکیەکی نووسینگەی گەرمیانی کۆمەڵی ڕووناکبیری و کۆمەڵایەتی کەرکووک لە قیکەلار تیایدا ناساندن بۆ چاپی نوێی دیوانی نوحی شاعیر کرا کە یەکێکە لە شاعرە کلاسیکەکانی گەرمیان لە ساڵی 1902 لەدایک بۆ لە 1966 کۆچی دوایی کردووە و یەکێکە لەو شاعیرانەی کە هاوشان لەگەڵ شاعرە کلاسیکەکانی تری کووردە دەوری هەبووە لە مرەودان بە شعری کوردی بەگشتی و بە تایبەت لە دەڤەری گەرمیانە وەکو شعریش ڕۆڵی هەبووە لەوەی کە شعری کلاسیکی وەکو زەخیرەیەک لە گەرمیانە پرە و پێ بدات ئەو شاعرانی کە لە بەردەستایە سەدان شعری نووسیوە وەکو هەر شاعرێکی تری کلاسیکی کوردی خاوەنی کۆمەڵێک ناوەڕۆکە لەوانە شعری ئەوینداری شعری نیشتیمان پەروەری کوردپەروەری و ئاینی و شعری کۆمەڵایەتی نووسیوە و لە هەمان کاتیشە بە قاڵبە جیاوازەکانی عروزی عەرەبی و بڕگەی و هەروەها قاڵبەکانی قەسیدە و غەزەل و پێنج خشتەکی و چوارین و لەمەعیش هەموو هونەرەکانی بەسەر کردوتەوە لە دووتێ دیوانەکەی هەیە من دەستخۆشمەیە لە بنەماڵەکەی ئەم شاعرێکی کە لەو شاعیرانە کە دەکرێت توێژینەوەی ئەکادمی گەورەی لە هەرۆ بێتە ناوەڕۆکی یەکێک لە نامە ئەکادمیەکان لە زاکۆکانی هەرێمی کوردستان. شاعر چەند ساڵێک مەلایەتی کردووە و ئیجازەی مەلایەتی بۆی وەرگرتنی ئیجازەی مەلایەتی چەندی شارگەڕاوە لە سەردەستی چەندین مامۆسای ئاینی وانەی خوێندووە چەند ساڵێک ئاین با بڵێن وەکو مامۆسایەکی ئاینی کاری کردووە پاشان کاری هەمە جۆری کردووە. شاعرێکی کە لە شاعرە دیارەکانی سەردەمی خۆی لە گەرمیانە بەداخەوە نەوەی نوێ ئێستاکە ئاشنانیە بەم شاعرە هۆکارەکەشی ئەوەیە کە کەمترین توێژینەوە لێکۆڵینەوەی لەسەر کراوە ئێمەمانان ئەرکمانە لەمە ولا زیاتر بایەخی پێ بدەین بۆ ئەوەی زیاتر بناسیێنرێت وە گرنگە شاعیرانی ئێستا و نووسەرانی ئێستاش ئاگایان لەو ئەزمونە بێ کە ئەمان کردویانە و چۆن بتوان دەوڵەمەندی بکەن. گەرمەی نەخۆشیەکەی بوو ودی جەمێک بڕۆ لە دەفتەرە سەرقەڕین بۆم سەر وەسیەتم بەرز وەڵامیش دەفتەرم وەسە سەرگەمبەر مەجالی نەدا زینەکان بنووسێ وەسیەتەکە بنووسێ یعنی ئەوە وەکو داشەکە لەزم بە باوکم کە شاعیرێکی ملی بووە لە کوردستانە دوای خوێندن کەفتووە لە خوێندنەکانە هەموو عیلمەکانی تەطبیق کردووە لە گیانە لە دوای زاکە لەبەرەوە دوور بووە لە نیشتمانەوەوانەوە ئەم کتابی شعری هەیە شێعرەکانشی داناوە شێعرەکانی ئیتر ئێمەش توانیمان پارێزگاری لێ بکەین شێعرەکەمان ئەناسی کتابی عیلمەکانمان بۆ ناخوێنراوە پارێزگاریمان کرد لە لای برادەرێک لە شاری کەرکووک دامانە کتابەکان ماوە لەوێ دوای جاکە لە ڕێگای کاک هەردیۆڵ کاکەیەوە توانیمان کتابەکە بگەین لە چاپ بەڵای بکەینەوە هەمووی بەڵێ دەستنووسەکانی هەمووی ماوە هەمووی دەستنووسەکانی خۆی هەمووی پارێزگاریمان کرد لە ماڵەکە وەختی چاپبووە وەکو خۆی ماوە دەستنووسی خۆی شارەکانی بەڵێ زیاتر بۆ کوردستان بووە شارەکانی بۆ لە کوردستانە کردە بە قۆپی قەراغا باسی کردووە ناودارەکانە دوازە هەر کەسێکیش وەفاتی کردە لە ئەشەتەکان فەرقی کەسی نەکردووە باوکم شێوەنی بۆ کردووە گۆرەزەشی جاو ڕەساشەکانی زەنگنا بۆ هەمووی فەرقی کەسی نەکردووە لەوانە باوکم خەیات بوو مەکینەی خەیاتی نەبێت بەدەست قاتی بۆمانە دووری باوکم بەنا بوو بەنایەتی ئەشتوانی بکات دیواری دروستە کرد باوکم سوارچاک بوو باوکم تفەنگچی بوو